تقریبا نیترەوە ئەچینە ناو بەهاریشەوە بەهارە گەشتێکیان ڕێخستەوە بۆ پێشمەرگە دێرینەکان کە ڕۆژانێک تەمەنی گەنجێتی پڕخێر و بەرەکەتی خۆیان بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان سەرف کردووە. ئەمڕۆ ئەم بەهارە گەشتان بۆ ڕێخستون و ئەم برابەڕێزانە بەردەوام هاوکارن لەگەڵ ڕێخستنەکانی کۆمەڵی دادگەری و لە هەموو ئەو کاتانەی کە ئێمە پێویستمان بوون ئەم برابەڕێزانە زۆربەی هەرە زۆریان ئامادە بوون و لە خزمەتی کاروانی ڕابوونی ئیسلامیا بوون. ئێمە سوپاسیانەکەین، دەستخۆشییان لەکەین، دەستخۆشی لە ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەریەکەین لە سنووری مەڵبەند برای بەڕێزمان کاک محەممەد کە ئەم گەشتەی بۆ ڕێخستون وەکو وەفایەک بەرامبەر بە ئەو ماندووبوونەی کە هەیەیان بووە هەم لە ڕابردوو و هەم لە ئێستش کە زۆربەی هەرە زۆری ئەم برابەڕێزانە هەر بەردەوامن. ئێمە ساڵانە لە ڕێگەی ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانمانەوە ئەم بەهارە گەشتیان بۆ ڕێئەخەین و لێرەوە بەیەکەوە چاومان بێکتیەکەوێ و دووبارە و چەندین بارە پەیمان نوێەکەینەوە کە لەسەر ئەو ڕێبازی کە هەمانە کە خزمەتکردنە بە دین و ژینی خەڵکی بە پێی شریعەتی خوای پەروەردگار بەردەوام دەبینەوە نەفەس درێژی تیاکەین مادوو لە ناسانە کاری تیاکەین. ئەوە دیارە ئامانجەکەی ئێمە بوو لەم بەهارە گەشتەکە پێکەوە یەکتر ببینین لێرە و لە جێوێکی بەهارە دووپاتی برایەتی خۆمان کەینەوە و دڵنیابینەوە لەوەی کە بەردەوامی لە خزمەتکردن ئینشاءالله. أشهد أن لا إله إلا الله. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. خۆشحاڵین کە ئێمە شۆک مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان لێرە لە خزمەتیان داین. بێگومان ئەم کۆڕ و کۆبوونەوانە ئەم دیدار و لیخایانە گرنگن بۆ یەکتر بینین بۆ بیرهێنانەوەی بیرەوەریەکان. ئومێدەوارین کە ئەمانە لە سنووری تێکڕای مەڵبەندەکان بەشدار بن بتوانن کاری باشتر و چاکتر ئەنجام دەین بە هەمومان. ئێمە سوپاسی پەروەردگارەکەین کە ئەم ڕێگەمان گرتووەتە بەر ڕێگەی پێغەمبەران و ڕێگەی سەدیقین و شوهەدا و پیاچاکان بووە داواکاری لە پەروەردگار لێمان وەربگرێ ئەوەی کە کردومانە. ئێستش بەڕاستی مەراحیلەکانمان فەرقی هەیە، مەرحەلە گۆڕاوە. ئێستش هەر کەسێ هەر سەدەقەیە بکە، هەر کارێکی خێرخوازی بکە، هەر بانگەوازێ بکە بە نیەتی خۆی ئینشاءڵڵا پەروەردگار بە جیهاد بۆی ئەنووسێ دووبارە دەستخۆشیمانەیە بۆ ڕێخەران لە برایانمان لە ناوچەی پێشمەرگە لە سنووری ناوچەی شارە زوور. خوای گەورە پاداشی هەموو لایەک باتەوە. خوای پەروەردگار ئەم ئیش و کاری کە کردویانە هەمویان بە عیبادەت و بە تەقوا بۆ بنووسێ و ئێمەیان دڵخۆش کرد. خوای گەورە دڵخۆشیان کە دیفاعکەرێکی بەهێز بوون لە ئیسلام کە الحەمدوللا ئێسش لە کاروانەکە هەر بەردەوامن